خۆشحاڵتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەرزێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی ناشنی تەرمی هێمن دانش کۆڵبەری گیانبەخت کردو لە مەریوان. بەیانەیە اتحادیە کامیۆندارانی ئێران بۆ ڕێزلێنان لە یادی گیانبەختکردووانی ژینگەی سنە. کارەساتی ژینگەیی لە بەنداوی کازمی بۆکان. کۆبوونەوەی خانشینکراوانی شرکەتی فڕۆکەوانی ئێران لە تاران. کوژران و برینداربوونی دوو هاوڵاتی بەلوژ بە چەقەی هێزەکانی ڕۆژیم. بانکران و ڕفاندنی 92 شارۆمەند بەهۆی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دۆخی کارەساتباری خەڵکی غەزە و پەرەسەندنی قات و قڕی. بەڕێوەچوونی مەراسمی ناشنی تەرمی هێمن دانش کۆڵبەری گیانبەختکردو لە مەریوان. ڕۆژی دووشەممە 6 گەلاوێژ مەراسمی ناشنی تەرمی هێمن دانش کۆڵبەری گیانبەختکردو بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری هەنجیران بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. شەوی یەکشەممە 5 گەلاوێژ هێمن دانش بە چەقەی سەرکوزگەرانی حکوومەت لە سنووری هەنجیران گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو مەراسمی ناشنی تەرمی ئەو کۆڵبەرە خێزاندارە بە بەشداری بنەماڵە و خەڵکی مەریوان بەڕێوەچوو. ئامادەبوانی ئەو ڕێڕەسمە نەفرەت و تووڕەی خۆیان لە کۆماری ئیسلامی دەربڕی و خوازیاری کۆتایی هێنان بە کوشتاری کۆڵبەران بوون. بەیانیە اتحادیە کامیۆندارانی ئێران بۆ ڕێزلێنان لە یادی گیانبەختکردووانی ژینگەی سنە. یەکێتی کامیۆنداران و شۆفێرانی ئێران لە بەیاننامەیەکدا وێڕە ڕێزلێنان لە یادی حەمید مۆرادی، چیاکۆ، یۆسفی نژاد و خەبات ئەمینی خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسانی حکوومەت و ڕێگری لە دووبارەبوونەوەی کارەساتی لەو شێوەیە بوون. لەو بەیاننامەدا هاتووە بە خەم و پەژارێکی زۆرەوە هەواڵی گیانبەختکردنی سێ گەنجی فیداکاری کوردستانمان پێگەیشت کە لە کاتی دامرکانەوەی ئاگریچیا یاویێردا گیانیان بەخت کردبوو. ئەو ڕووداوە تەنها کارەساتێکی ژینگەی نەبوو بەڵکو هێمای ستەملێکراوی خەڵکانێکی خۆڕەست بێ ئیمکانات و بێ پشتیوانی دەوڵەتیەکە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیان ئەدەن لە حاڵێکدا هیچ ناوەندێکی دەوڵەتی خۆی بەرپرسیار نازانێت و هیچ هەنگاوێک بۆ ڕێگری لەو دووبارەبوونەوەی ئەو کارەساتانە هەڵناگرێت. زۆر ئەستەمەکە لە سەدەی 21دا لە وڵاتێکی دەوڵەمەند وەکو ئێران کە بەشێکی گەورە لە سەرچاوە سروشتیەکانی جیهانی تیادایە یانی ئازیزترین سەرمایەکانی مرۆڤایەتی بە ئاسانی لە ئاگردا بسووتێت. بێدەنگی و بێکرزەوەی لە بەرامبەر ئەم کارەساتانە برینێکی قوڵ بەسەر ویژدانمانە. لەسەر ئەو باوەڕەداین کە دەنگی مەزلومیەتی ئەو ئازیزانە ناکوژێتەوە و ویژدانە بێجارەکان وەڵامی ئەو ناکارامەیە ئەدەنەوە. یادیان بەرز و بەڕێز و ڕێگەیان پڕێبوار. کارەساتی ژینگەئی لە بەنداوی کازمی بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا بەشێکی زۆر لە ماسیەکانی بەنداوی کازمی بۆکان بەهۆی کەمی ئۆکسیژن و پیسبوونی ئاو لە ناوچووە. بە وتەی سەرۆکی ڕێکخراوی ژینگەی بۆکان کەمکردنەوەی ئاوی ڕووبارەکان مانەوەی ئاو لە مەخزەنی بەنداوی کازمی و چوونە سەرەوەی پلەکانی گەرما ڕێژەی ئۆکسیژنی ئاوی ئەو بەنداوەی دابەزاندووە و بۆ بۆنەوە بەشێکی زۆر لە ماسیەکان لە ناوچوون. هەروەها تێکەڵبوونی ئاوەڕۆی گوندەکان لەگەڵ ئاوی بەنداوی کازمی ڕێژەی پیسبوونی ئاوەکەی بردووەتە سەرەوە و گیانی دانیشتوانی شارستانی بۆکانی خستووەتە مەترسیەوە. کۆبوونەوەی خانشینکراوانی شرکەتی فڕۆکەوانی ئێران لە تاران. ڕۆژی دووشەممە 6 گەلاوێژ خانشینکراوانی شرکەتی فڕۆکەوانی ئێران ئەیر لە بەردەم دەفتەری ئەو شرکەتە لە تاران کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی جاخوازیەکانیان بوون. بە پێی زانیاریەکان خانشینکراوانی شرکەتی فڕۆکەوانی ئێران لە ئازنەدانی هاغدەست و مەزایە ناڕازین و لە کۆبوونەوەی ڕۆژانی ڕابردوویاندا بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی هاغدەست پێزانی بیمەی تەکمیلی و مەزایە خانەنشینی بە پێڕێژەیە هەڵاوسان بوون. کوژران و برینداربوونی دوو هاوڵاتی بەلوژ بە چەقەی هێزەکانی ڕژیم.
ڕۆژی دووشەممە شەشی گەلاوێژ هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە بازگەی شارۆچکەی کەلات لە شارستانی سەرباز تەقەیان لە ئۆتۆمۆبیلێکی وانت کرد و بۆ هۆیەوە شارۆمەندێکی بەلوچگیانی لەدەستا و کەسێک بریندار بوو. بەپێ راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ هێزە ئینتزامیەکانی ڕژیم بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە تەقەیان لە ئۆتۆمۆبیلی ئەو دوو شارۆمەندە بەلوچە کردووە و لە ئاکامی ئەو هێرشەدا گەنجێکی تەمەن 19 ساڵ بە پاشناوی دامانی گیانی بەخت کردووە و کەسێک بە ناوی ئەحمەد حەمەلی تەمەن 22 ساڵ بە سەختی بریندار بووە. دەست بەسەرکردنی پوویە ئەحمەدی چالاکی مەدەنی خەڵکی تاران. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی مەدەنی خەڵکی تاران بە ناوی پوویە ئەحمەدی تەمەن 52 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی پوویە ئەحمەدی و وێ ڕای پشکنینی خانووەکە ناوەبراویان بە توند و تیژەوە دەست بەسەر و دەستیان بەسەر کەلوپەلە ئەلەکترۆنیەکانی داگرتووە. گیانەدەستانی سێ کرێکار لە سمنان و قۆم. لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکاری خەڵکی شارستانی ئارادانی سەربەوەستانی سمنان و کرێکارێکی خەڵکی قۆم بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانیان بەخت کردووە. بە پێزانیاریەکان دوو کرێکاری شاغڵ لە کارگەی وەبەرهێنانی بێتۆن لە ئاوایی جەلیلابادی سەر بە شارستانی ئارادان بەهۆی وەرگەڕانی بار هەڵگر گیانیان بەخت کردووە. لە لایەکی دیکەوە کرێکارێکی شارەزاری قۆم بە ناوی مەجید زەوقی لە کاتی کارکردندا تیری چرای بەرق بەسەریدا کەوتووە و دەست بەجێ گیانی لەدەستداوە. بانکران و ڕفاندنی 98 شارۆمەند بەهۆی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. وەزارەتی ئیتڵاعاتی ڕژیم ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند 98 کەسیان بە تۆمەتی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیوەندی لەگەڵ مێدیەکانی دەرەوەی وڵات بانکێشت و دەست بەسەر کردووە. لە ڕاگەیاندنی وەزارەتی ئیتڵاعات داهاتووە ئەو 98 کەسە لە کاتی شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل زانیاری و بابەتی نهێنیان بۆ مێدیا فارسی زمانەکانی دژبەری ڕژیم ناردووە و بۆ بوونەوە بانکێشت و دەست بەسەر کراون. لەو ڕاگەیاندنەدا ئاماژە بە ناسناوی دەست بەسەرکراوان و بەڵگەنامەکان نەکراوە و ژمارێک لە دەست بەسەرکراوان بە هاوکاری لەگەڵ گروپە چەکدارەکانی دژبەری ڕژیم تۆمەتبار کراون. سەپاندنی سزای تازەی زیندان بەسەر فریشتە سووری و عەلی جەهانیان. فریشتە سووری و عەلی جەهانیان دوو چالاکی سیاسی خەڵکی هەمەدان کە ماوەی 1 ساڵ زیندانیان تێپەڕ دەکەن لە پەروەندەیەکی دیکەدا هەر یەکە و بە 3 ساڵ زیندان سزا دراون. بە پێ بڕیاری دادگای ئینقلابی هەمەدان فریشتە سووری و عەلی جەهانیان بە تۆمەتی تەبلیغدژی نیزام بە 1 ساڵ زیندان و بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندا دژ بە ڕژیم بە 2 ساڵ زیندان مەحکوم کراون. سەپاندنی سزای نوێ بەسەر ئەو دوو هاوژینە لە حاڵێکدایەکە فریشتە سووری تووشی خەمۆکی بووە و دۆخی تەندروستی ناجێگیرە. لە سێدارەدانی دوو بەندکراو لە ئەسفەهان و ئەلی گودەرز. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی دوو بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی ئەسفەهان و ئەلی گودەرز جێبەجێ کراوە. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران دوو بەندکراو بەناوەکانی ساحەل حاتەمی و محەممەد پارسا بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی ئەسفەهان و ئەلی گودەرز ئیعدام کراون. جێگەی ئاماژەکە لە دوو ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 10 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە سێدارە دراون. دۆخی کارەساتباری خەڵکی غەزە و پەرەسەندنی قات و خڕی. پاش 21 مانگ شەڕی ماڵوێرانکار لە نێوان ئیسرائیل و حەماس قات و خڕی بەرۆکی دانیشتوانی غەزەی گرتەوە و گیانی 2 ملیۆن ژن منداڵ و بەساڵاتچوو بەهۆی برسیەتی و نەخۆشی لە مەترسیدایە. لە 1 هەفتەی ڕابردوودا دەیان فەلەستینی بەهۆی برسیەتی و نەبوونی ئاوی خواردنەوە گیانیان لەدەستەوە و بڵاوبوونەوەی وێنەکانی ئەو باریکەیە کۆمەڵگای جیهانی ناچار کردووە گوشارەکانی بۆ سەر ئیسرائیل چڕتر بکاتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا وڵاتانی جیهان یارمەتی مرۆییان لە ئاسمان و زەمینەوە بۆ خەڵکی غەزە ناردووە
بەڵام ئارستی کارەساتەکە ئەوەندە بڵاوبووەکە یارمەتیە مرۆیەکان وەڵام دەرەوەی پێداویستی هەموو ئاوارەکان نییە. هەروەها ئاوارەکانی هەندێک ناوچە لە باکووری غەزە بەهۆی گەماڕۆی ئەرتەشی ئیسرائیل لە یارمەتی مرۆیی بێبەشکراون و سەربازانی ئیسرائیلی تەقە لە خەڵک دەکەن. لە هەواڵێکی دیکەدا سەرۆکی 5 زانکۆی گەورەی ئیسرائیل لە نامەیەکی توند و ڕەخنەگرانەدا کە بۆ بێنیامین نێتانیاهویان ناردووە خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ و قات و خڕی لە غەزە بوون. قوربانیبوونی 15 کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی تورکیا. بەهۆی سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی بۆرسا لە تورکیا 15 کەس گیانیان لەدەستاوە و بە دەیان کەسیش بریندار بوون. بە پێی راپۆرتی مێدیەکانی تورکیا هۆکاری ئەو ئاگرکەوتنەوە دەستێوەردانی ئینسانی بووە و پێشتر تۆڕە کۆمەڵایەتیەکان نێوەڵاتە لایەنگرانی پەکەکەیان بە هۆکاری ئەو ڕووداوە دەزانی، بەڵام لێکۆڵینەوەکانی پۆلیس دەری خستووەکە سەربازێکی فاشیستی ئەرتەشی تورکیا بە ناوی ئۆفۆگ ئایتیکان بە گاڵۆنێکی بەنزین ئاگری لە جەنگەڵەکانی بورسا بەردەوە. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی تورکیا ماوەی 1 هەفتەیە دارستانەکانی چوارەمین گەورە شاری وڵاتە لە ئاگردا دەسووتێت هەزاران کەس ئاوارە بوون و هێشتا نەیانتوانیوە کۆنتڕۆڵی بکەن. دووە هەواڵ گیانبەختکردنی 34 کەس بەهۆی هاتنی لافاو لە چین. بەهۆی بارینی ڕێژنێ باران و ڕۆچوونی زەوی لە باکووری وڵاتی چین بەلانی کەم 34 کەس گیانیان لەدەستەوە. بە وتەی بەرپرسانی چینی زریان و لافاو زیانێکی زۆری لە باکووری وڵاتەداوە و دانیشتوانی 136 ئاوایی لە گەماڕۆی ئاوزاگیریان خواردووە. هەروەها 34 کەس گیانیان لەدەستەوە و زیاتر لە 80,000 شارۆمەند ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. سەرۆکی بەرگری شارستانی چین هۆشداری داوەکە گەڕان بە دوای ونبوواندا درێژە هەیە و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بڕواتە سەرەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و سوودەبن.